ئەبێ چ کەسێک لە پشتەم سیناریۆیە بێت. دراوی ئەلکترۆنی لۆنا ئەو دراوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بووە هۆی ئەوەی کە بەڕاستی داکشانێکی زۆر گەورە بە نسبەت هەموو دراوە ئەلکترۆنیەکان ببینین و هەروەکو ئازانن کە لۆنا ئستیبلکۆینی خۆی هەیە، بەڵام بەداخەوە لەو ڤیدیۆدا بۆیەوە ڕوونەکەمەوە کە لەبەر چی لۆنا بووە هۆی ئەوەی کە هەموو دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی بیتکۆینیش کە بەرەو داکشان بێ. بەڵام لێرانە هەروەکو ئستیبلکۆینەکەیە بینن. ئستیبلکۆین واتە وەکو تێتێری هاوڕان کە دراوێکە کاروەکو بینن کە تێتێر یاخود هەمان تێزێر بوونمونە نرخەکەی جێگیرە لە دولارێکەوە ئەگەر زۆر دابەزێ چەند سنتێک دابەزێ. بەڵام ئەمە ئستیبلکۆینی لۆنایە کە هەروەکو بینن بە 17 سنتیە. باش ئەمە مەعقولە دراوێک کە ئستیبلکۆینی هەبێ و دراوەکی زۆر سەرکەوتوش بوو بێ لە ماوەی ڕابردوودا بەم شێوەیە نرخەکەی دابەزێ. بەڕاستی ئەمە مەرگی دراوی ئەلکترۆنی لۆنایە و هۆڵدێرەکانی باشەتە بێت چ کەسێک لە پشت ئەم سیناریۆیە بێت. و هەروەکو بینن کە ئەمڕۆ دراوە ئەلکترۆنیەکان وەکو بیتکۆین، بیبی دۆچ و هەروەها شیبا هاتنەوە سەر تایمی ئەسلی خوان و هەروەکو بینن کە سەوز بووە. نیشانەی ئەوەیە کە تەنها دراوی ئەلکترۆنی لۆنا ئەو داوای کە بوو هەموو دراوە ئەلکترۆنیەکانی دانا کە بە تایبەتی پشتی بیتکۆینی بشکێنی بەخۆی کەتەناو داوەکەی و هەروەکو بینن کە ئێستا نرخەکەی بەم شێوەیەیە و 100% لۆنا بەرەو داکشان هاتووە. و هەروەکو کە لە کامنتەکانی شوێدی باسیم کرد لە فیسبوک کە هەموو دراوەکان دێنەوە سەر تایمی ئاسایی خوان جگە لە لۆنا کە هەروەکو بینن هەر بەرەو داکشانە. و من بە ئەستەمە بینم کە دیسانەوە لۆنا و ئستیبلکۆینەکە کە USD بێتەوە بدۆخی جاران یاخود نیوە لە دۆخی جاران، چونکە بەڕاستی مەرگی لۆنامان بینی و چیتر ناکرێ بڕوا بە و دراوە ئەلکترۆنیە بکەین. بۆ ئەوەی زیاتر زانیاری بوویەوە بخەماڕوو بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆەکەی بە پێش مەیەخن چونکە زۆر شتی گرینگەیە کە لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیان باس کردووە. بەناوی خوا سڵاو هاوڕان، هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەتی ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فیسبوکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن لێرە چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنەلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵەی تەنیشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک هەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکام ببینن. بەڵێ هاوڕان، هەروەکو لە ڤیدیۆاتی ڤیدیۆکەم بۆ ئێوە باس کرد ئەو دراوە ئەلکترۆنیایی کە بووە هۆی ئەوەی هەموو دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی بیتکۆین لە 3-4 ڕۆژی ڕابردوودا بەرەو داکشانێکی زۆر گەورە بێ و بەڕاستی بازاری تێکیدا ئەم دراوە بوو کە لۆنا بوو کە هەروەکو گوتم لە ڤیدیۆاتی ڤیدیۆکەی چۆن داوی بوو دراوە ئەلکترۆنیەکان دانا بخۆی کەتەناو داوەکەی و هەروەکو بینن کە نموداری زۆربەی دراوە ئەلکترۆنیەکان ببورن ئەلکترۆنیەکان سەوزە جگە لەو دراوەی کە ئستیبلکۆینی خۆی هەیە و هەروەها کە هەمومان بە دراوی ئەلکترۆنی TERRI دەناسین کە هەمان لۆنایە. بەڕێزانم لەم ڤیدیۆدا بۆیەوە ڕوونەکەمەوە کە لەبەر چی لۆنا ئەوەندە دابەزی و هەروەها لەبەر چی لەگەل لۆنای زۆربەی دراوە ئەلکترۆنیەکان هەموو دراوە ئەلکترۆنیەکان ئەتوانم بڵێ بە تایبەتی بیتکۆین لەگەل لۆنا دابەزی. هاوڕێیان لۆنا دراوێکە هەروەکو ئەزانن کە ئستیبلکۆینی خۆی هەیە. ئستیبلکۆین واتە هاوڕێیان واتە جوتکۆین کە لۆنا پشگیری لە USD-ەکە. ئستیبلکۆین واتە نرخی جێگر هەروەکو تێزێری هەروەکو ئەزانن کە تێزێر یاخود هەمان تێتێر USDT ئستیبلکۆینێکە کە نرخەکەی لە دۆلارێکەوە نەک بەرەو سەرەوە چی نەک بەرەو خارەوەش دێ واتە هەڵکشان و داکشانی بەخۆوە نابێنی. ئەگەر بشبینی بە ڕاژەیەکی زۆر کەم بە ڕادەیەکی زۆر کەم بەڕاستی بە چەند سانتێک یاخود چەند پوینتێک جوولەیەکە USDT کە هەروەکو ئەزانن USDش کە ئستیبلکۆینی لۆنا بوو لە $1 بزانن کە چون هاتیتە 17 سنتی. هەمومان ئەزانن کە ئەوە بەڕاستی پرۆژەیەکی
ئەم جۆرە پرۆژانە هاوڕان پرۆژەیەکی کاتین کە ئێستا پێتانەڵێم کە لەبەرچی نرخی لۆنا بەم شێوە وەحشەتناکە یاخود بەم شێوە ترسناکە ئەوەندە دابەزی 100% کە دابەزیوە هاوڕان لە بەشی شۆرتی ئەکسچێنجەکان زۆر جار ئەگەر تۆ بنمونە ملیارێک دلار دابنێ ئەتوانی 2 میلیارد دلار ڕابکێشی کەسێک کە من بۆ ئیلان ماسکەچم بەڕاستی نازانم بەڵام هەمومان نازانین کە زۆربەی درەوە ئەلکترۆنیەکان و جیهانی کریپتۆکارنسی لەدەست ئیلان ماسکیە بەڵام با پێتان بڵێم کاتێک کە ئەو کەسە هات لەسەر ستیبل کۆینی دراوی USD لۆنا 1 ملیاری دانەوە 2 ملیاری ڕاکێشە لە شۆرتی ئەکسچێنجەکان دواتر لە پاش ماوەیەک هات 2 ملیارەکەی دانا و پارەکەی ڕاکێشە یاخود قەرزەکەی دایەوە و بووە هۆی ئەوەی کە نرخی لۆنا بەم شێوە ترسناکە دابەزێ و لەگەڵ لۆناش زۆربەی درەوە ئەلکترۆنیەکان دابەزن و لە کۆتایی ڤیدیۆکە پێتان هەرێم کە لەبەر چی لۆنا پێیوەستە بە بیتکوینەوە هەروەکو گوتم ئەو کەسەی کە من بۆ ئیلان ماسکیەچم کە 2 ملیاری لۆنای فرۆشت بووە هۆی ئەوەی کە یەکەم داکشانی دراوی ئەلکترۆنی بیتکوین و لۆنا ببینین و لەو کاتەدا زۆر کەس ترسان و هاتن نەهەنگەکان بە تایبەتی دراوی ئەلکترۆنی لۆنا ئەم فرۆشت و نرخەکەی بەم شێوە دابەزی و دوای ئەوەی 2 ملیارەکەی کە فرۆشت 2 ملیارەکەی کە هینا دەرێت لە ناو دراوی ئەلکترۆنی لۆنا 1 ملیاری تریشدانە بوو دیسانەوە کە دراوەکەی کە بەڕاستی پارەکە لە ناو مارکێت کەپی لۆنا بینتە دەرەوە و کەسە کە بووە هۆی ئەوەی بەڕاستی داکشانێکی زۆر گەورەی دراوی ئەلکترۆنی لۆنا ببینین کە ئەوە بووە هۆی ئەوەی یەکەم داکشانی دراوە ئەلکترۆنیەکان کە لە 2 ڕۆژی ڕابردووە تەجروبەمان کرد بەڕاستی بە شێوەیەکی زۆر ترسناک دابەزین کە هەروەک وازانین مارکێت کەپی لۆنا کە 40 میلیارد دلار بوو هاوڕان ئێستا سەیری مارکێت کەپی دراوی ئەلکترۆنی لۆنا بکەن کە 132 میلیۆن دلارە بەڕاستی هاوڕان ئەوە مەرگی دراوی ئەلکترۆنی لۆنا بوو کە تەسیری کرد لەسەر هەموو دراوە ئەلکترۆنیەکان بە تایبەتی بیتکوین کە هەروەک وازانی لۆناش چۆن پەیوەستە بە بیتکوینەوە هاوڕان لۆنا هەروەکو گوتم کە ئەو نەهەنگەی کە بەڕاستی دراوی ئەلکترۆنی لۆنای کڕی بوو و بای 3 میلیارد یەکەم جار کە دراوەکەی دیسانەوە کە ئەو 3 میلیارەی ڕاکێشەوە لە ناو مارکێت کەپی لۆنا ئەو کەسە هۆڵدەری دراوی ڕاستەوخۆی دراوی ئەلکترۆنی بیتکوینیش بوو نەهەنگێکی زۆر بەقووات بووە لیدێرێکی زۆر بەقووات بووە ئەو کاتەی کە هات بەڕاستی دراوی ئەلکترۆنی لۆنای کە بای 3 میلیارد بۆ فروشتی لە هەمان کاتیشدا پارەکەی لە ناو مارکێت کەپی بیتکوین کشایەوە و بووە هۆی ئەوەی کە لەگەل ئەو ڕاکشانی پارەکە بەڕاستی بیتکوینیش لەگەل دراوی ئەلکترۆنی لۆنا و ستیبل کۆینەکە کە USD-ە بەم شێوە وەحشەتناکە دابەزێ تەماشا هاوڕان ئێستا هەفتە بوو هەر بە چرکە 3 سنتی تریش دابەزی واتە لۆنا مەرگی لۆنامان بینی ئیتر ئەستەمە لۆنا بگەتە ئەو حەدەی کە وەکو جارم بگەتە دلارێک 2 دلار 3 دلار حتا هاوڕان من ئەستەمە کە لۆنا بگاتە 1 سنتیش یاخود پوینت تەماشا ئێستا 4 سفرە بەڕاستی ئەو دراوەی کە بووە هۆی ئەوەی کە هەموو دراوە ئەلکترۆنیەکان بازار ساردیەکی بەخۆوە ببینی و داوی بوو هەموو دراوە ئەلکترۆنیەکان دانا بەخوو کەتە ناو داوەکەی و بەڕاستی مارکێت کەپەکەی سفر بوو و بەم شێوەیە لۆنا بوو بە دراوەکی سکەم و دراوێکی فیک کە هەروەک بینین ئەمڕۆ هاوڕان بیتکۆین بیبی دۆچ هەمووان سەوزە نمودارەکان سەوزە و 25 لە سەدە ئێستا شیوە بەرەو داکشان چووە و هەروەها دراوی ئەلکترۆنی بیبی دۆجیش کە 17 لە سەدەوە بیتکۆینی 6 لە تقریبا 7 لە سەدە واتە هاوڕان ئومیدەوار بن بە درەوە ئەلکترۆنیەکان وەکو ئەوانەی کە هۆڵتان کردووە جگە لە لۆنا کە لۆنا بەڕاستی مەرگی لۆنامان بینی و چیتر لۆنا ناهێتەوە سەر ئەو تایمەی کە قەدیم هەبووە و ناهێتەوە 10 لە سەدەی ئەو تایمەی کە قەدیم هەبووە چونکە بەڕاستی مارکێت کەپی لۆنا هەروەکو بینین کە لە 44 میلیارد دلارەوە بوویتە 138 میلیۆن دلار ببورن باشە چ کەسێک دیسانەوە 44 میلیارد دلار بێختەنەوە مارکێت کەپی دراوێک کە ستیبل کۆینەکە کە USD هەروەکو بینن جێگر نییە واتە هەمومان نەزانین کە ستیبل کۆینەکان جێگرن هاوڕان نرخیان هەروەکو تێزێری کە دووبارە یەکەمەوە بووەوە کە لۆنا بەڕاستی نەیتوانی ئەو وعدانەی کە بە هۆڵدەرەکانی داوە یاخود بە
کومونیتی خۆی دابوو بەڕاستی لۆنا ئیتر مەرگی دراوی ئەلکترۆنیمان بینی کە لۆنا چی بەسەر بازاری کریپتۆکارنسی هینە کە بەخۆی کە باش بوو ئەلحەمدولیلا دراوەکانی تر هاتنەوە سەر تایمی خۆی ئەمڕۆ کە هەروەکو بینن هەمووان سەوزن و بەخۆی کە تەناداوەکە و بەڕاستی لە بین چوو واتە پێتانەرم هاوڕان دیسانەوە ئەستەمە کە دراوی ئەلکترۆنی لۆنا بگەتە 1 سنتیش بەڵام لەم بازارە هیچ شت پیشبینی ناکرێ لەوانەشە بەڵام ئەبێت مارکێت کەپەکەی بەڕاستی لەو مارکێت کەپە کەمەی کە هەیتی باشە چ کەسێک دێ دیسانەوە ئەو هەموو سەرمایە کە دراوێک ئەو هەش کەستی خوارد بێت دیسانەوە سەرمایەکەی دابنێ بوو دراوێک کە نرخەکەی جێگر نییە و هەروەکو بینن کە لە ماوەی 1 ڕۆژە بەم شێوەیە وەحشەتناکە بەم شێوە ترسناکە نرخەکەی دابەزی و بەڕاستی بووە هۆی ئەوەی کە تەسیل لە بیتکۆینیش بکات بە تایبەتی و ئەو نەهنگانەی کە بیتکۆینیشان هەیە لەگەڵ لۆنای ئەو کەسێک کە لۆنای هەبووە بیتکۆینیشی هەبووە بفرۆشی و بەم شێوە ساردەی بازار گەمە بە بازاڕی بکەتوە بەم شێوەیە نرخی هەموو دراوەکان دابەزێ کە هەموومان نەزانین هەموو دراوەکان پەیوەستن بە بیتکۆینەوە چونکە بیتکۆین باوکی دراوە ئەلکترۆنیەکانە و کاتێک کە بیتکۆین دابەزێ هەموو دراوەکان لەگەڵ بیتکۆین نرخیان بەڕاستی دابەزێ دیسانەوە پێتانەرم هاوڕان هیچ سیقە بەو دراوەی مەکەن چونکە بەڕاستی ئیتر ئەم دراوە لەوانەیە چونکە ئەم دراوە زۆریەوەی کە بێتەوە سەر نیوەی تایمی خۆی کە قەدیم هەبووە چونکە بەڕاستی پارێکی خەیالی ئەوەی کە دیسانەوە بخرێتە ناو مارکێت کەپی ئەم دراوە ئەلکترۆنیای و ئەو نەهنگەی ئەگەر ئەو کەسەی کە نەهنگی گەورەی ئەو دراوە بووە ئەگەر بەڕاستی ویست بای کە دراوەکە سەرکەوتوو بێت قەت بەم شێوە ترسناکە مارکێت کەپی لۆنا بەتاڵ نەدەکرد و هەرچنە بێ نیوەی مارکێت کەپەکەی بەتاڵە کرد و هەولدێرە بە ناوبانگەکان و گەورەکان کە من ئەم کارێک یەکێک لە کارەکانی ئیلان ماسکە بینم کە بەڕاستی سیناریۆیەکی لە پشتم دابەزینی دراوەکان بووە بۆ ئەوەی بەڕاستی نرخی دراوەکان دابەزی و ئەو نەهنگانەی کە زیاترین پارەی جیهانیان لە دەستە دیسانەوە بێن بە نرخێکی هەرزان بە تایبەتی بیتکۆین و میمکوینەکان بکڕن بۆ ئەوەی پامپێکی بۆ ئەوەی دیسانەوە پامپێکی گەورەی دراوە ئەلکترۆنیەکان بدەن و لەو بینەی بەڕاستی قازانجێکی زۆر بکەن من ناچمە سەر نموداری دراوەکانی شاوڕان تەنها هاتم هۆی داکشانی بازارەکە بۆ ئێوە ڕوون بکەمەوە لە ڤیددیوەیەکی کووردا بۆ ئەوەی ئێوەش بزانن کە سەبەبی ئەم داکشانە چ بوو بەڕاستی کە هیچ کەس پیشبینی ئەو شتەی نەکرد بوو کە بەم شێوەیە بیتکۆین و دراوە ئەلکترۆنیەکان بەرەو داکشان بێن کە هەروەکو گوتم لە ڤیددیوەکە سەبەبی داکشانی دراوەکان تەنها ئەم دراوە بوو کە لۆنایە و ئەلحەمدولیلا کە ئێستا بەخۆی کەتە داوەکەی و دراوەکانی تر هەروەکو ئەبینین کە سەوزن و شاهدی پامپی گەورەی ئەبین لە بوو دراوە ئەلکترۆنیەکان بیتکۆین بە تایبەتی شیبا و هەروەها دۆچکۆین و بیبی دۆچ هیچ مەترسێن لەو بازاڕی هاوڕان ئاساییە ئەو کەسەی کە بەڕاستی داوی بوو کەسەکانی تر دانێ بەخۆ ئەکەویتە داوەکەی و هەروەکو لە ماوەکانی ڕابردووشمان بینی زۆر دراو هەبوون کە بەڕاستی هاتن و داویان بە تایبەتی بوو بیتکۆینیاندانە بە تایبەتی بوو بیتکۆین کە بەخۆ کەتن ناو داوەکەی و چەندین ساڵە بەڕاستی بیتکۆین دراوەکی زۆر سەرکەوتووە و من پامپی گەورەی بیتکۆینی دیسانەوە ئەبینم کە بگەتە مەحدودەی 38 و 39 چل و لە چلیش بەرەو سەرەوەتر هاوڕێن چونکە بەڕاستی ئیتر بیتکۆین بوویتە دراوێکی عالەمی و هیچ شتێک ناتوانێت ڕێگری لە بیتکۆینی بکە و بیتکۆین هەتایە بەردەوام دەبێ و ئینشاڵڵا لەو بینەی ئێمەی هۆڵدێر زیاترین سوود لە ڕێی بیتکۆینەوە و میمکۆینەکان ئەکەین و هیوادارم کە ماڵی هەموو تاکێکی کورد و بە تایبەتی هەموو جیهان پڕ بێ لە بەرەکەتی خوا و من دوعای خێر بوو هەمووتانەکەم بەلێ هاوڕان دەینە کۆتایی ئەم ڤیدیۆیە هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ تەنها ویستم بەڕاستی هۆی داکشانی بازارەکە بۆیەوە ڕوون بکەمەوە چونکە زۆر کەس هەر باسی لۆنایەکەن لۆنا کە زۆر کامنتم بوو هات و باسی لۆنایەکەن لۆنا بەم شێوەیە ئازیزان من هیچ سیقم بەو دراوەی نییە و دراوێکە کە بەڕاستی لە ماوەی 3 ڕۆژە بەم شێوەیە نرخەکە دابەزی و بەڕاستی زۆر تەسیل لە
بازار کریپتوکارنسی کرد. هر رخنا کامن پرسیارێک هەبوو لەژێر ویدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ویدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەناییەوە بێت خواتان لەگەڵ